هیوا دەخوازم جارێکی دیکە دایکم بە چاوەکانم ببینم. لەژێر هەر باڵەخانەیەکی دەڕماوی غەزەدا چیرۆکێکی پڕخەم و تراژیدی و لەبیر نەکراوە هەیە. چیرۆکی محەممەد موشتەهای تەمەن 26 ساڵ. ئەوەندە چیرۆکێکی پڕ لە خەم و ژانە کەم کەس هەیە بتوانێت بەرگەی بیستنی بگرێت. چونکە موشکێکی کوێری سوپای ئیسرائیل ڕووناکی دنیای بەسەردا کردە تاریکی و خەریکە تەواوی هیواکانی لەدەست دەدات. محەممەد موشتەهان تاوەکو 2 مانگ دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 و هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل توانای بینینی هەبوو. بەڵام ڕێک لە ڕۆژی 6 مانگی کانونی یەکەم دوای ڕاکردنی بۆ شوێنی سەلامەتی بەهۆی موشکەکانی سوپای ئیسرائیل لە غەزە موشکێک بەرخۆی و هاوڕێکەی دەکەوێت و چاوەکانی بینایی لەدەست دەدەن. دوایەوە ڕووداوە محەممەد لە نەخۆشخانەی شیفا کە تا ئەو کاتە توانای چارەسەرکردنی هەبوو نەشتەرگەری بۆ دەکرێت. بەڵام دوای 25 ڕۆژ دواتر کاتێک دەچێتەوە نەخۆشخانە زیاتر بێهیوا دەبێت بە بیستنی هەواڵی دەستگیرکردنی دکتۆرەکەی و نەبوونی هیچ پێداویستیەک لە نەخۆشخانە. محەممەد ئێستا لە خراپترین بارودۆخی ژیانیدایە. جیا لە نابینایی برسیەتی دەنگی بە خۆی و خانەوادەکەی هەڵچنیوە. ئەم گەنجە ئێستا هیوا دەخوازێت دەرچەیەک بدۆزێتەوە تا لە ڕێگەی خێرخوازێک لە غەزە دەرچێت و نەشتەرگەری بۆ چاوەکانی ئەنجام بدات تاوەکو بینایی بۆ بگەڕێتەوە. چونکە خۆی دەڵێت هیوا دەخوازم تەنها جارێکی دیکە دایکم بە چاوەکانم ببینمەوە.